ئێمە ڕێکخراوی سۆمای چاوانی لە قسلەمانی هەڵسەین بە دابەشکردنی هاوکاری بەسەر ئەو مناڵە بێواکانەیە کە لای لە پرۆژەی سۆمای چاوانە لای ئێمە ناونووسکراون. ئەمڕۆ نزیکەی 250 ماڵمانبان کردووە کە بناڵی بێباوکیان هەیە لای ئێمە بۆ هەر مناڵێک بڕی 100,000مان دابین کردووە. لەم قەیرانی دارەیە بەڕاستی ئەو 100,000 لەوە چێ باش بێ بۆ ئەوان کە سێرەکەی من نەمەعاش هەیە لە هیچ شوێنەکە نەموچە هەیە. ئەم هاوکاریش خێرخوازانە کە ئەگاتە دەستی ئێمەش دابەشێکینەوە بەسەر ئەو مناڵە بێنازانەیە. لە ڕاستیە پێمان خۆشە کە خێرخوازان دڵنیا بکەینەوە لەوەی کە ئەو هاوکاری ئەگەر کەمیش بێبینێرێتە سۆمای چاوان ئێمە بە ئەمانەتەوە گەینە دەستی ئەو مناڵانە، چکە بەڕاستی هەموو کەسێک هەموو خانەوادەیەک ئێستا پێویستیان بە هاوکاریکردن هەیە، بە تایبەتی ئەم مناڵانەی کە بێنازن لە نازی باوک بێ بەشن بەڕاستی، چکە لەوانەیە من بڵێم 10,000 کەم بێت بینێرم، بەڵام کەم نییە لە تۆ دە و لەو 20 ئەبێت بە بڕێکی باش. ئێستا ئێمە 250 مناڵان بان کردووە، هەفتەی داهاتووش 100 مناڵی ترمان ماوە و یەکشەمەی پێشوش کە 150 ماڵمان هەر ئاگادار کردبەوە. سوپاس بۆ خۆی گەورەکە هەموو مناڵی بێبەش نەکراوە، هەر پارەشیانێنێ لەگەڵەوەشا جلوبەرگ کە ئێستا جلوبەرگێکی زۆرمان بۆ هاتووە کە دابەشێکین بەسەر ئەو مناڵانەیە لە قەمسەڵە و لە بلووس و لە پانتۆڵ و لەو شتانی کە بۆ ئەم زستانە پێویستیان پێیەتی بەڕاستی.